ئێستا هێرشەکان بەگشتی لەسەر فڕۆکەخانەکانن بەڵام خۆشبەختانە ڕێوشکانی هەیە و ئەو هاوڵاتیانی کە ئاێ بگەڕنەوە ڕێگەی تورکیامان هەیە و ڕێگەی سعودیشمان هەیە هەردوو ڕێگەکە کراونەتەوە بەشێک لە هاوڵاتیان چوونەتە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق بە مەبەستی گەشت بەڵام بەهۆی ئەو دۆخی کە لەم ناوچەیەدا ڕوودەدات ڕێگەی گەڕانەوەیان بۆ هەرێمی کوردستان و عێراق لێگیراوە مناتومەتە کۆمپانیایە کە ئەمان گروپێکیان لە وڵاتی قەتەر چەند ڕۆژێکی گیری خواردو و ناتوانن بگەڕێنەوە نوێزانانی زیاتر لە خۆیان وەگرم هەستی سلمان لێرێگە فەرمی تێرە ئەو گروپەتان کە لە وڵاتی قەتەرن چیتان بۆ کردوون کە بۆی بگەڕێنەوە بۆ ئێرە دۆخیان چۆنە لەوێ سلااو لەبێ کاکجیلانم کاتتان باش بێگومان بەشێکی زۆر لە گەشتیاران لە ئێستادا لە بەشێک لە وڵاتە عەرەبیەکان لە وڵاتانی ئەوروپاتەوان لە عێراقی شاتوانم بڵێم گیریان خواردووە ئەم بابەتەش تەنها ئێمەنین و بەشێکی زۆر لە کۆمپانیەکانی عێراق و هەرێمی کوردستان و وڵاتانی چاردۆرمانی گرتوتەوە بەشێک لە گەشتیاران لە جەرەوەی عێراق و بەشێکیان لە ناخۆی عێراقا گیریان خواردووە و ئێمەش ئێستا خۆشبەختانە لە هەوڵی ئەوەدان کە چارەسەریان بۆ بدۆزینەوە لە ڕێگەی وشکانی و بیان گەڕێنینەوە بۆ عێراق و بە پێچەوانەشەوە لە عێراقەوە بانێرینەوە بۆ وڵاتی خۆیان ئەو گەشتیارانتان کە لە وڵاتی قەتەرن دۆخیان چۆنە لە کوێن ئەمێنەوە ئەوانێستا بەڵێ ئەتوانم بڵێم بۆ بەشێک لە گەشتیاران کە توانیویانە لە ئێرلاینێکی گونجاوە گەشتەکانیان ئەنجام بزن لە ئێستادا لە هۆتێل دانراون و چاوەڕێ ئەوان کە بزان باردۆخەکە چی لێ بەسەرێت و چاوەڕێی کرانەوەی فڕۆکەخانەکانن بەڵام وەکو دیارە لەوانەیە ئەم بارودۆخە کەمێک درێژە بکێشێت بۆ ئەیانێ زوو بگەڕێنەوە نێو خێزانەکانیان ئێمەش وەکو وتم خۆشبەختانە توانیمانە کە ڕێگەی وشکانیان بۆ چارەسەر بکەین و لە ڕێگەی ڤیزەی سعودیەوە دانێرین بۆ سعودی و دواتریش لێەوە بۆ عێراق ئەی لە ڕێگەی تورکیاوە هیچ هاتشوێک هەیە؟ بەڵێ ئەویش بە هەمان شێوە وەکو بینیمان ساڵی ڕابردووش هەمان جۆر بارودۆخمان بەسەر هات بەگشتی وڵاتەکانی ئێمە گرتبەوە ئاسمانی عێراق داخرابوو ئەویش بە هەمان شێوە هەوڵاتیانە توان لە ڕێگی وشکانی و بچنە تورکیا یاخود بە پێچانەوە بێنەوە بۆ عێراق لەوێشەوە گەشتی خۆیان ئەنجام بدەن بۆ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا بەگشتی هاوڵاتیان گەشتەکانیان چی لێ هاتووە ئێستا هەوڵەتی کوردستان و عێراق زۆر بەجێ هێڵ یەکەم بۆ تۆم بابەتە خۆی ڕاستەکەی کاکدیلان ئەو کەسانی کە ئەتوانم بڵێم هەڵگری بەڵگەنامە و هەروەها ڕێگەزنامەی دەروی وڵاتن بەشێکی زۆریان ئاێنێ بگەڕێنەوە یاخود گەڕاونەتەوە و ئەوانەشی کە عێراقین و لێرە نیشتەجێن ئاێنێ بگەڕێنەوە نەو عێراق و ئەم بارودۆخانەیانی بەردەوام ئەیبینین حاڵەتمان هەیە ئەڕۆ حاڵتیشمان هەیەەوە تا چنێک ئاسانکاریە بۆ هاوڵاتیان کە لە ڕێگەی وشکان نیوە گەشت بکەن بەڵێ ئەتوانم بڵم کامە ئاسانکارێکی زۆر باشە وکو ئەبینین ئێستا هێرشەکان بەگشتی لەسەر فڕۆکەخانەکانن بەڵام خۆشبەختانە ڕێوشکانی هەیە و ئەو هاوڵاتیانی کە ئاێ بگەڕنەوە ڕێگەی تورکیامان هەیە و ڕێگەی سعودیشمان هەیە هەردوو ڕێگەکە کراونەتەوە ئەتوان گەشتەکانی خۆیان ئەنجام بدەن لە تورکیاوە لە فڕۆکەخانی شرناخ و دیاربەکرەوە کە نزیکترین هێڵی سنوورین لە ئێمە و نزیکترین فڕۆکەخانن بۆ ئێمە هەروەها لە سعودیەشەوە کە ڕێگەی وشکانی هەیە ڕاستەخۆ بۆ عێراق ئەو گەشتیارانەی وڵاتی قەتەرتانەوە کۆتا پرسیار بێت بەنیازن کەی بگەڕێنەوە بۆێرە لە ئێستا ئێمە چاوەڕی گەڕانەوەی ڤیزی سعودیانین هەر لەگەڵ گەڕانەوەی ڤیزەکانیان ئەتوانن لە ڕێگەی وشکانیەوە بچنەوە بۆ سعودی و لە سعودیەوە بگەڕێنەوە زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێەوەی کە گوێبیستی بوون ئەمە تایبەتە بە ئەو دۆخەی کە دروست بووە گەشتی ئاسمانیەکان لە عێراقدا وەستاوە ئەمەوەی کردو کە گەشتیاران بە ئەستەم بتوانن هاتوچۆ بکەن تیاتی بە ڕێگەی وشکانیە چۆکە تێشەتی کە ئێوە بە ڕێگەی وشکانیا بگەڕێتەوە بۆی ئەمە گرفتێکی دروست کردو بۆ کۆمپانیەکانی بواری گەشت و گوزاریش.